ماوەیەکی زۆر لەمەوبەر لە نێوان چیاکاندا شانشینی پاشایەک هەبوو. لە هەوڵێکدا ویستی خەڵکەکەی تاقی بکاتەوە بە دانانی گاشەبەردێک لەسەر ڕێگایەک. هی مناڵ ئاگادار بە ببوورە ئەو مناڵێکی گەمژەیە. تۆ دەتوانی یارمەتیم بدەی؟ بۆ خۆت یارمەتی خۆت نادەی. بڵوتمی معەزیز ئازیزم لەطفی فەرموو هاوتە دیوانم ئەمشەو. تۆ دەتوانی یارمەتیم بدەی لەو بەردە تێپەڕ بم؟ تۆ ناتوانی بەو سیخارەقەوەوە ئەم بەردە گەورەیە لادەی. ئەم بەرداو زۆر گەورەیە بە قەوەتی من لا ناچێ ئەی سیغار. ئەو بەردە گەورەیە ئەوە لێرەیە. من بڕوان ناکەم لێم تێ بگەی، پێویستە عارەبانەکە بگەینمە دوکانەکە. کاتێک کە گەنج بووم ڕیشم سیا بوو، قووەم لە ئێستا زۆر زیا بوو. تێگەیشتی یا ئەیوهەل سەبی؟ ڕافی شەوانی شەودای ئەو هەی بچکۆڵە. هی بێزەحمەت گەورم دەتوانی یارمەتیم بدەیت؟ گیرە و خواریۆ لە پژە و بەردا. ئەمە کێشە نییە وانە؟ ئاسانە، من فۆرمێکم لە یاتیایدا بنووسە دواتر لای دەبین. دوایەوە یارمەتیم دەدەیت؟ بە دڵنیاییەوە. تەواوە ئێستاش کرێیەکەم بەرێ. بەڵام گەورە من هیچ پارەیەکم پێ نییە. باشە، زۆر باشە، ڕێگایەکترە دۆزینەوە بۆ پارە. ئەی مناڵ چی؟ تۆ ناتوانم میوەکانم بەری؟ ببوورە ئەوە ئی منە. بۆچی تۆ بەڵێندا هاوکاریم بکەی؟ ئەگەر تۆ پارت بداوایە یارمەتیما ئەدایت، تێپەڕ بووین هەروەکو ئەوانی تێر. کێشە چیە کوڕە بچووک؟ ناتەوێت پارە پەیدا بکەی؟
هی بێزەحمەت وەرە خوارەوە وەرە خوارەوە وەرە خوارەوە وەرە خوارەوە بام گوتی چی بۆ کوڕەکە ئەمە کێشەیەکی گەورە نییە تۆ بە توانیت قورعان ئەمە کێشە نییە بۆم ئەزانم هەموو کاتێ چی تکایە وا مەکە وا مەکە نانا تکایە بوستە وا مەکە بوستە وا مەکە چیەوە نانا تکایە بوستە وا مەکە هی ناچۆ لەویا هی 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 شەریکە ئەوە لەگەڵ کەسێکدا بکات لە قەبارەی خۆتدا بێ شەریکەی مناڵ سیفەتی مستەر توت ئەوەیە کە شتێکی ویست دەبێ بیکات وەڵام مناڵە هەر مناڵە ئەو ئەی هی تۆ توانی یارمەتی بدەی ئەو تکایە ئەو تکایە ببوورە لەبارەی ئەوەوە ئەو یەکەمە کوڕەکەم دەست خۆش کوڕەکەم ئەمە ژیری نییە هێزیان ناوبانگ نییە ئەوە گەورە و بچووکی نییە ئەمە وا دەکا شانشین شکۆدار بێ بەڵام ئەمە ویستی یارمەتیدانە بۆ یەکتر